بانکی ناوەندی عێراقی پلانی قەدەغکردنی مامەڵەی بە دۆلاری ئەمریکی جێبەجێ کرد و حواڵەی دۆلاری بۆ 5 وڵات لە نێویشیاندا ئێران ڕاگرت. جان بەخش سنجابی ئەمینداری گشتی ژووری بازرگانی ئێرانی عێراقی ڕایگەیان لە ڕۆژی جێبەجێکردنی بڕیارەکەوە لە سەرەتای ئەم ساڵەوە ئێران لە لیستیە و ناوانەدا کە عێراق حواڵەی پارەی بۆ قەدەغە کردووە و لە ئەنجامیەوەش و لە پێناوی حواڵەکردنی پارە بۆ ئێران دەبێت نووسنگەکانی حواڵە لەقی بانکەکان لە عێراق لە بازاڕی ئازاد بیکردنەوە کە نرخی لە 20 زیاترە. سنجابی ڕاشی گەیاندووە بەلەبەر چاوگرتنی ئەو جیاوازیەش تێچووی هاوردەکارانی عێراقیش بە ڕێژەی لە 20 لە جارانی پێشتر زیاد دەکات و هەناردەکارانی ئێرانیش لە کاتی فرۆشتنی کاڵاکانیان بە دیناری عێراقی بە ڕێژەی لە 20 زیان دەکەن. شعبان فروتن ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنی ژووری بازرگانی ئەو بەشی ئێرانی عێراقی ڕای دەگەێنێت بڕیاری حکوومەتی بەغدا سەبارەت بە مامەڵەکردن بە دراوی بێگانە لە وڵاتە ئەو پابەندکردنەی بۆی دانراوە ناکامڵە و کردەی نییە لەبەرەوەی سیستمی سیاسی و ئیداری لە وڵاتە ناتوانێت کڕین و فرۆشتنی دراو بەو شێوەیە سنووردار بکات و ئێرانیش لە کاری هەناردەکردن و لە سەرەتای جێبەجێکردنی و یاسایەدا ڕووبەڕووی هەندێک کێشە دەبێتەوە. بەڵام دەتوانرێت کێشەکە بە دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو چارەسەر بکرێت و شتێکی مەحاڵ نییە. ڕۆژنامەی دنیای اقتصادی ئێرانیش لە هەزاری ژمارەیەک شارەزای دراوی بێگانەوە ڕایگەیاندووە پێدەچێت یاسا تازەکە کاریگەری لەسەر بازاڕی دراوی بێگانە لە ئێران دروست بکات. بەپێی راپۆرتی ڕۆژنامەکە لەبەرەوەی عێراق یەکێکە لە سەرچاوەکانی هاتنە ناوەی دراوی بێگانە بۆ وڵاتە ئەوە ڕێڕەوی دراوی بێگانە لە ئێران لە دوای جێبەجێکردنی یاساکەوە تووشی ژمارەیە گرفت دەبێت و ئەگەری تێکچوونی نرخی یەکسانی لە بازار هەیە. لەلایەکی دیکەشەوە سزابووریەکانی سەر ئێران بۆتەوە کاریەوەی کە هەموو بازرگانی دەرەکیە نەوتیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی دراوسێ لەم ساڵانەی دواییدا و وڵاتانی وەکو عێراق سەرچاوێکی گرنگی دراوی بێگانە بن. بڕیارەکەی بەغداش لە کاتێکدا کە عێراق پێویستی بە ئاڵ و گۆڕ و نزیکبوونەوەی بازرگانی لەگەڵ ئێران هەیە بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا عێراق بۆتە جەمسەرێکی بەرەمێنانی نەوت و بەهۆی داهاتی زۆری نەوتیشەوە ڕووی لە گەشەسەندنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی خۆراوە لە زۆربەی بوارەکاندا کردووە. هەروەها لە چەند ساڵی ڕابردووشدا بەهۆی فراوانبوونی ئاڵ و گۆڕەکانەوە عێراق بەرەو شەفافیەتی زیاتر لە مامەڵە بازرگانیەکان و مەسەلە بانکیەکان ڕۆیشتووە لەسەر و ئەوانەشەوە قازانجینەوت. جەختکردنەوەی وەزارەتی گەنجینەی ئەمریکاش بۆ بەدەستنەهێنانی دۆلاری عێراق لەلایەن ئێرانەوە وای لە بەغدا کردووە سیاسەتی پۆلیسی بۆ بە قاچاقبردنە دەرەوەی درا و بەڕێنی دەستی قاچاقچیانی دۆلار بگرێتە بەر تاوەکو بە قاچاق بۆ وڵاتانی ئیقلیمی وەکو سووریا و تورکیا و بەتایبەتی ئێران نەبرێتە دەرەوە. بەڕای شارەزایانیشەوە و کێشانە عێراق ناچار دەکەن بەرەو فراوانکردنی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتانی خۆراوە بڕوات و لە پێناو پاراستنی پێگەی خۆی لە جیان و پاراستنی داهاتە نەوتیەکانی بەردەوام بێت لەسەر ئەو سیاسەتە.